هەروەک بەڵێنیاندا بوو مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی بەرەو هەولێر بەڕێکەوتن. ئەمڕۆ یەکشەممە 9 شوباتی 2025 بەشێکی بەرچەو لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی هەرێمی کوردستان لەوانە شارەکانی سلێمانی و ڕانی و کۆیە بە مەبەستی خۆپێشاندان و گەیاندنی دەنگی خۆیان بەرەو هەولێر بەڕێکەوتن. سەرەڕای ئەوەی مامۆستایان و فەرمانبەران لە دێگەڵە و لەلایەن هێزێکی زۆری ئەمنیەوە ڕێگریان لێکراو. چەند کاتژمێرێک لە چاوەڕوانی دامانەوە بەڵام توانیان بەیەکەوە لە دێگەڵەش تێپەڕن و بەرەو شاری هەولێر بەڕێکەون، هەرچەندە لە بازگای دێگەڵەش هێزە ئەمنیەکان ڕێگریان لە خۆپێشاندەران کرد، بەڵام توانیان ئەو سنوورەش ببەزێن و بەرەو شاری هەولێر بڕۆن. لە ناو شاری هەولێریش هێزە ئەمنیەکان ئامادەکاریەکی زۆریان کردبوو بۆ ڕێگرین لە هەر جۆرە خۆپێشاندانێک و ئەمڕۆژ ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر ڕایگەیاند ئەو هاوڵاتیانە داوای خۆپێشاندانیان نەکردو و مۆڵەتی بەڕێوەبردننی خۆپێشاندانیان لەلایەن حکوومەتەوە پێنەدراوە. ئەم قسانەی پارێزگاری هەولێر لە لایەکەوە وتنی ئەوەی ئەمڕۆ هەولێر تااقەتی میوانداری نییە لە لایەکی دیکەوە بووە هۆی دەربڕینی ناڕزایەتی زیاتری خەڵک و کاردانەوەی توندی لەلایەن هاوڵاتیانەوە لێکەوتەوە. بەڵام سەرەڕای ئەمانەش خۆپێشاندەران لە هەولێر نزیکتر بوونەتەوە و بەرەو هەولێر پایتەختی هەرێمی کوردستان دەڕۆن تاوەکو داواکاریەکانیان بە بەرپرسانی حکوومەت لە هەولێر بگەێنن.